وەکو ڕۆژی ئەنجامدانی هەڵبژاردنەکانی. دوای دەستنیشانکردنی وادەی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پرسی جدی چۆنێتی ئەنجامدانی هەڵبژاردنەکەیە کە تا ئێستا یاسای هەڵبژاردن هەموار نەکراوەتەوە و کۆمسیۆنی ژوادەی بەسەرچووە. شارەزایەکی بواری هەڵبژاردنیش دەڵێت دەبێت لە ماوەی مانگێکدا کۆمسیۆن کارا بکرێتەوە و هەمواری یاسای هەڵبژاردنیش بکرێت، چونکە کۆمسیۆن پێویستی بە 6 مانگە بۆ خۆئامادەکردن و بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان. ئێستاکە هیچ پاساوێک نەبوو بۆ داخستن، بەڵکو ئەیانەیە بیکەن بە نەریتێک و هەڵبژاردن بکەن دەستەمۆ بکەن و کەی وەزعیان باش بوو کە باش نابێ ئەو کاتە هەڵبژاردنکە. بۆیە ئەگەر یەکەتی پارتی چاوەڕێ ئەوە بکەن وەزعیان باش بێ و هەڵبژاردن بکەن، پێم وایە هەڵبژاردن ناکەن، چکە من دڵنیام لەوەی کە وەزعیان بەرەو خراپترە. چاودێران و شارەزایانی هەڵبژاردن دەڵێن ناکرێت و نابێت هاوشێوەی ساڵی ڕابردوو بە پاساوی بێبنەما جارێکی دیکە هەڵبژاردن دوا بخرێتەوە و دیموکراسی و هەڵبژاردن بکەنە قوربانی ململانی نێوان لایەنەکان بە تایبەت یەکێتی و پارتی. بازنەی هەڵبژاردنەکانە هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکانە و هەموارکردنەوەی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسیە کە کۆمسیاران دەبێت جارێکیکە یاخود ئەوەتە کۆمسیۆنێکی نوێ هەڵبژێردرێت یاخود ئەم کۆمسیۆنی ئێستا کە ناتوانێت هەڵبژاردن ئەنجام بدات لەبەرەوەی وادەکەی بەسەرچووە دەبێت لە پەرلەمانەوە بە یاسایەک جاریکە تەمەنی بۆ درێژ بکرێتەوە. ئەگەرچی لە ماوەی ڕابردوودا چەندین کۆبوونەوەی نێوان لایەنە سیاسیەکان لەسەر شێوازی هەڵبژاردن ئەنجام درا و بەپێی دەرەنجامی بڵاوکراوی دوای کۆبوونەوەکان باز لە جۆرێک ڕێکەوتن و لێکتێگەیشتنی نێوان لایەنە سیاسیەکان بە تایبەت یەکێتی و پارتی دەکرا، بەڵام هێشتا خاڵی ناکۆک لە نێوانیاندا هەیە. سەرپەرشتیاری ژووری هەڵبژاردننی بزوتنەوەی گۆڕانیش ڕای دەگەێنێت ئەگەر بەپێی ئەو ڕێگەچارانی گۆڕان پێشنیازی کردبوو هەنگاوەکان بگیرانایەتە بەر هەڵبژاردن لە وادەی خۆیدا دەکرا و نەدەگەیشت بەم دۆخەی ئێستا. ئەتوانم بڵێم جۆرێک لە زەحمەتە لایەنەکان بگەنە جۆرێک لە سازان لەسەرم پرسە، چونکە ئەمە یەکێکە لەو پرسانی کە ڕەهەندی نیشتیمانی هەیە. ڕێکەوتنی نێوان لایەنەکان ئاماژەی بۆ داوە کە پێویستی بە سازانە، بێ لایەنەکان بگەنە جۆرێک لە سازان و ڕێکەوتن لەسەر پرسەکە پاشان پرۆسەکە بەڕێوە بچێت. ئەوەی کە ئێسای بینیم بەداخۆ دۆخی هەرێمی کوردستان گەشتووە بە ئاستێک کە ناکۆکی نێوان ئەم دوو لایەنە سەرەکیەوە گەشتووەتە ئاستێک کە ئەم زەمینە سازیە نییە بۆ ئەنجامدانی پرۆسەیەکی لەو شێوەیە. دوای فشارە جدیەکانی هاوپەیمانان و نێردەی وڵاتانی ڕۆژاوە 2026 ئەم مانگا ڕاوێژکارێکی سەرۆکی هەرێمی کوردستان وادەی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی لەم ساڵدا ئاشکرا کرد کە بڕیار وایە 18 مانگی 11 هەڵبژاردنەکە ئەنجام بدرێت. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.